ساڵتان لەبێت بینەرانی کورسادویست بناڕۆ تۆفیق مەڵخێم شوی بەرنامی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر خوێندنی کوردی لە کەرکووک و هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. هەوڵەکانی سەرۆک بابڵجەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووە لە ئێستاشدا کە لە پێناو خزمەتکردن بە خوێندنی کوردی بە زمانی کوردی لە کەرکووک داوێتی دیارە ئەنجام و دەرەنجامی باشی هەبوو بۆ ئەو بابەتە. لە ماوەکانی ڕابردووش فراکسیۆنی یەکێتی بە هەمان شێوە لە بەغدا هەوڵەکانی باڕاستەیەوە بوو کە خوێندنی کوردی لە کەرکووک بە پێی ئەو شایستانەی کە هەیەی مامەڵەی لەگەڵ کرێت. بینیمان لە ڕابردوودا خوێندنی کوردی لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان کێشە و گیر و گرفتی زۆری بۆ دروستکە هەر لە ڕووی بابەتی خوێندکاران کە خزمەت ناکران بە شێوازێکی باش و هەروەها شایستەی مامۆستایان و فەرمانبەران کە نەئەخرانە سەر حکوومەتی عراقی لە ڕووی موچەکانیانەوە و هەروەها لە ڕووی بینای خوێندن لە شارەکەدا بەڕاستی ئەمەش کەم و کورتی زۆری هەبوو. بەڵام هەوڵەکانی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆبوونەوەی سەرۆک بابڵجەلال تاڵەبانی لەگەڵ وەزیری پەروەردەی حکوومەتی عراقی کە لە ماوەکانی نزیکدا لەگەڵیدا کۆبووتەوە و دانیشتنی کردو لەسەر ئەو بابەتە هیوایەکی زۆری خسۆتە نێو دڵی خوێندکاران مامۆستایان فەرمانبەران لە خوێندنی زمانی کوردی لە کەرکووک. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەسیب عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی شێتی کە لە سودۆ لەگەڵمەوە. بەخێر مامۆستا حەسیب. سوپاس دەکەم کە ئامادەی لە بەرنامەی پانۆراما. ئەگەر سەرەتا جارێ بە ڕەوشی خوێندنی زمانی کوردی لە کەرکووک دەست پێ بکەین. ئەنی بەڕاستی ئەتوانین بڵین ئەستەم بۆ لە ماوەکانی ڕابردوو کە بتوانرێ خزمەتێکی باش بکرێ هەم بە زمانی کوردی لە کەرکووک هەم بە ڕەوشی پەروەردە و فێرکردن لە بواری زمانی کوردیان لە کەرکووک ئەویش کۆمەڵی ڕێگر هەبوو و کۆمەڵێک هۆکارە بۆ حەزەکەم لە زاری بەڕێستەوە هەم ڕێگریەکان هەم ئەو کێشە و گیر و گرفتانی کە هەبوو لەم بوارەدا ببیستی فەرموو. بەڵێ دیارە سێکتەری پەروەردە یەکێکە لە سێکتەرە زۆر گرنگەکان و بە تایبەتی لە ناوچە جێناکۆکان و لە کەرکووک. دیارە خوێندنی کوردی لە شاری کەرکووک و لە ناوچە جێناکۆکان یەکێکە لە دەستکەوتەکانی پرۆسەی ئازادی عێراق. ئێمە لە یادمان نەچێ لە ڕابردوو لە ساڵانی هەفتاکان و پێشتر خوێندن هەبووە بە زمانی کوردی لە کەرکووک و ناوچە جێناکۆکان، بەڵام لە دوای هەرسێنانی شۆڕش و لە دوای ساڵی 75ەوە خوێندن بە زمانی کوردی بە زمانی دایک لە کەرکووک و ناوچە جێناکۆکان قەدەغەکرا تاکو پرۆسەی ئازادی عێراق تاکو ساڵی 2003 ئەم خوێندنە بە هیچ شێوەیەک نەبوو. لە 2003 کاتێکە خوێندن بژایەوە یا خود دووبارە دروست بووەوە لەو ناوچانە دیارە مەبەستمان کاڵین خوێندنی کوردی تەنها لە کەرکووک نییە لە خانەقینە لە دووسفورماتوە لە ناوچەداڕاوەکان بەگشتی. بەڵێ سەرەتا خاوەندارێتی ئەم خوێندنە حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێ مامۆستای بۆ دابین کرد، کۆمەڵێ مامۆستای بۆ دامەزران و خولی خێرای کردەوە بۆ پێگەیاندنی مامۆستایان بۆی فریا بکەوێ خوێندن لە کەرکووک و ئەو ناوچانە دروست ببێ و میلاکی بۆ دابین بکە. ئەمە هەنگاوێکی سەرەتا بوو، هەنگاوێکی باش بوو و خەڵک بە ئومێدەوە ئەیڕوانیە خوێندنی کوردی. بەڵام ئەوەنەی پێنەچوو یاخود ئەتوانم بڵم لە پاش چەند ساڵێکی سەرەتا کێشە و مەشاکلەکانی خوێندنی کوردی بەدەرکەوت و بەرەبەرە خوێندنی کوردی خەریکە بوو بەرەو لاوازی بڕوا بەرەو سیستی بڕوا. کێشە و مەشاکلەکە هۆکاری ئەو بوو کە پێداویستیەکانی باش دابین نەکرابوو و پاڵپشتی و پشتیوانی نەکرا لەلایەن هەرێمی کوردستانەوە. دیارە کۆمەڵێک فاکتەر هەیە کە بووە هۆکاری ئەوەی خوێندنی کوردی لە کەرکووک وردە وردە ئیتر خەڵک لێی بڕەوێتەوە یاخود خەڵک مناڵی نەنێرێتە بەر خوێندنی کوردی. ئەمە مەترسیەکی جدی بوو لای پەروەردەیەکان و لای ئەو کەسانی کە مهتەمن بە مۆزوعی پەروەردە و بە تایبەتی لای یەکێتی نیشتیمانی کوردستان. دیارە ئەو کێشانە خۆی ئەبینیەوە لە کەمی بینە ئەو بینایانەی کە هەبووە بۆ خوێندنی کوردی، ینی بینای ئیزافی دروست نەکرا بۆ خوێندنی کوردی. هەمان ئەو بینایانەی کە خوێندنی عەرەبی دیارە لە کەرکووک خوێندن بە 4 زمانەیە، بە عەرەبی، بە تورکمانی، بە سریانی، بە کوردی. هەموو نەتەوەکان مافیەوەیان هەیە بە زمانی خۆیان. هەموو نەتەوەکان مافی ئەویان هەیە بە زمانی خۆیان بخوێنن. دیارە هەر کەسەوە بە پێ حەجمی خۆی ژمارەی قوتابخانەکانی خوێندنی سریانی زۆر کەمترە، خوێندنگاکانی زمانی تورکمانی
دیسانەوە ژمارەیەکی مەحدودە بەڵام خۆشبەختانە خوێندن بە زمانی کوردی نزیکەی 535 قوتابخانە خوێندنگامان هەیە بە زمانی کوردی ئەخوێنن هەر لە زۆرە ژماری خوێندنگەکان بەڕاستی بڵێ بەڵام هەمان ئەو خوێندنگایانەیە کە خوێندنی عەربی بەکاری دێنێ و خوێندنی تورکمانی بەکاری دێنێ بە دوودەوامی و بە سێدەوامی ئەمە کێشەیەکی گەورەیە لەبەرەوەی تۆ کاتی تەواوت لەبەردەست نییە بۆ تەواوکردنی مەنهەجەکەت بە تایبەتی ئەو قوتابخانە خوێندنگایانی کە سێدەوامی تیا دەوامەکە ناتوانانی ینی حەقی خۆی بدەیت ئەمە کێشەیە مەنهەج تەواو نابێت یەکێکی تر لەو خاڵانە خراپی کوالیتی خوێندنگاکان یعنی هەرو خوێندنگایانێکە لە 60ەکان و 70ەکان ڕژێمی پێش و دروستی کردووە ناگونجێ لەگەڵ سەردەمی ئێستاە وایشی تر لەو کەم و کوڕیانە دیارە دامەزراندن نەبووە میلاک نەبووە یاخود ئەگە حکومەت هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە میلاکیشی دامەزراندە بێ بۆ هەرێمی کوردستان بۆ شارەکانی سلێمانی و هەولێر و دهۆک و گەرمیان کەرکووکی وەکو قەزایەک سیر کردووە هەموو کاتێ لێرە کەرکووک بە چاوێکی بچووک سیر کراوە غەدری لێکراوە بەقەت حەجمی قەزایەک چۆنەڵێ ژمارەی دامەزراندنی بۆ دانراوە پشکی بۆ دانراوە ژی مامۆستا لێ چەند بۆ مامۆستا حەسیبانی ئەزانی داتالاتە ینی بڵێ ئێمە ئەو مامۆستا و فەرمانبەر دیارە بە تەنها مامۆستامان نیە لەسەر خوێندنی کوردی مامۆستایان و فەرمانبەران نزیکەی 10,000 مامۆستا و فەرمانبەر لەسەر خوێندنی کوردی لەسەر میلاکی خوێندنی کوردین کە لە هەرێمی کوردستان موچەکانیان وەرەگرن ئەم مامۆستایانە هەموو چۆنەڵێ مواسەفاتی ئەو هەمان ئەو مامۆستایانیان تایە کە لە کەرکووک موچەوەرەگرن یا لەسەر حکومەتی عێراقی فیدرال موچەوەرەگرن لەبەرەوەی خەڵکی کەرکووکن ناسنامەیان کەرکووکە فۆرمی خۆراکیان کەرکووکە چەشە جیاوازی هەیە بەدڵنیایەوە ئەوە شتێکە حەزەکەم دوای ئاماژە بۆش بی بەسەر چاو دێنە سەر ئەوەش دیارە خوێندنی کوردی لە ڕابردوو بە چەندین قۆناغا تێپەڕیوە دیارە قۆناغی کەمی بینا و کەمی دامەزراند و کەمی میلاک ئەمە خۆی بۆ خۆی کێشە بوو ئەگەر بە تەحدید باسی 5 ساڵی ڕابردوو بکەین کۆمەڵێ گرفتی سیاسی و ئەمنی لە بەردەم پرۆسی خوێندن بووە زۆر حەزەکەم لەسەری بۆسیتەوە ڕاستە گرفتە تەکنیکی و لۆجستەکان هەبوو کە وجدابیکردنی پێداویستەکانی خوێندن بووە خوێندنگە بوو کەمی مامۆسا بووە بەڵام ینی گرفتە سیاسیەکان و ئەو ململانێتون دەشۆڤێنی کە بەرامبەر بە زمانی کوردی کراوە ئەمە بە هۆکار بووە یاخود ینی بۆ لاوازکردنی زمانی کوردی بوو یاخود بۆ نێشتنی بابەتی زمانی کوردی بووە هەر لەکرد بەدڵنیاییەوە بە ئەگەر ملاحەزەتان کردبێ بە بەرنامە کار لەسەر لاوازکردنی خوێندنی کوردی کراوە هەر لە ماوەی ڕابردوو لە بەغاوە لە وەزارەتەوە بڕیارێک دەرچوو ینی هەر قوتابی و خوێندکارێک لەوانەی کوردی بکەوێت لە دەرسی کوردی بە دەرچوو هەژمارەکرێت ئەمە خۆی بۆ خۆی بێبایەخکردنی زمانی کوردیە خۆی بۆ خۆی بێنرخکردنی زمانی کوردیە خۆشبەختانە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمان لەسەر ئەم بابەتە هاتنە دەنگ و بەنووسرا و مفاتەحەی وەزارەتیان کرد و ئەم بابەتە کۆتایی پێهات و لاچوو بۆیە ئەمەم بنمونە هێنایە هەوڵەکان بەردەوام بووە بۆ جایەتیکردنی خوێندنی کوردی لەو سنوورە دیارە بە تەحدید باسی ئەم 5 ساڵی ڕابردووە ئەەکەی ئەمەش وای کرد لە کەسوکاری خوێندکار و قوتابی دیارە بە لێشاو لە دوای شکستی ڕیفراندۆمەوە لە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەرەوە بە لێشاو خەڵک هاتۆتە کەرکووک خەڵکی دەرەوەی کەرکووک خەڵکی عەرەب هاتۆتە کەرکووک ئەمە دیسانەوە زەخت و فشارێکی زۆری دروست کردووە بۆ سەر بیناکان هەمان قوتابخانە خوێندنگایە قوتابخانە خوێندنگا وەکو بینا زیادی نەکردو بەڵام وەکو ژمارەی قوتابی خوێندکار زۆر زیادی کردووە ئەمە فشارێکی دروست کردووە لەوەی کە ئەو مەکتەبانی کە خوێندنی کوردی تایە داوایان لێکردوون دەمج ببن یاخود ئەو بینایە چۆڵ بکەن بۆ نازحین بە ناوی نازحینەوە ئەمانە کۆمەڵێک گرفت بوو سپاس بۆ خوا بە هەوڵی دڵسۆزانی مامۆستایان و بە هەوڵی سەرپەرشتیاران و بە هەوڵی دڵسۆزان ئەم قۆناغەمان تێپەڕان و خوێندنی کوردی تا ئەمڕۆ بە زیندوێت ینی ڕێگریەکان زۆربەی زۆری ئەنقەس بوو بەڕاستی بڵێ بەدڵنیایەوە دروستکراوە بوو هەمووی بەئەنقەس بووە بۆ جایەتیکردنی پرۆسەکە بووەوە بۆ جایەتیکردنی نەتەوەکە بووە لەوێ بەڵام سپاس بۆ خوا ئێمە ئەو قۆناغەمان تێپەڕانوە بەڵام ئەتوانم بڵێم زۆر بە سەختی تێمان پەڕانوە لەبەرەوەی مامۆستایان لە خوێندنی کوردی ئەتوانم بڵێم لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە زۆرترین زەرمەند بوونا چ لە ڕووی مادیەوە چ لە ڕووی معنەویەوە ئەگەر باسێکی بکەین لە ڕووی مادیەوە دیارە طبیعەتی کەرکووک وایە سروشتی کەرکووک وایە ئەو قوتابخانانەی کە دەوامی تیا ئەکرێتەنانەت قوتابخانە کوردیەکانیش مامۆستای سەر مرکزی تایە مامۆستای تایە سەر بەناوەندە کووردە بەڵام تەعینی لەسەر بەغایە یعنی ئەو مامۆستایە هەر لە بەشی زمانی کوردیە بڵێ لە خوێندنگە کوردیەکان کۆمەڵێک ئێمە میلاکمان هەیە سەر بە بەغدایە سەر بەناوەندە لە هەمان قوتابخانە و خوێندنگە وانە ئەڵێتەوە هەمان
ئەرک لە سەرشانێتی بەڵام وەکو ماف و ئیمتیازات جیاوازیەکی زۆر زۆریان هەیە مامۆستایانی سەر بە میلاک ئێستا ئەو ماوەی بۆ 3 ساڵەچێ ماستەرکارد و کیکاردیان بۆ کراوە زۆر بە ئاسانی لە کاتی وەرگرتنی موچەکانیان بەبێ ئەوەی کە 1 ڕۆژ دوا بکەوێت بەبێ ئەوەی کە 1 دینارێک کەم بکاولەی بڕێ ئەچێ موچەکەی خۆی زۆر بە ئاسانی وەرەگرێ کاتێک کە دێینە سەر موچە وەرگرتنی مامۆستانی خوێندنی کوردی لە ڕابردوو دیارە مانگ لای ئێمە 50 ڕۆژ بۆ 45 ڕۆژ بۆ چۆتە زیاتر و چۆتە کەمتر و موچە فەوتا و پاشەکەوت کراوە و نیوە موچە و ڕبع موچە ئەمانە هەر بەدەم ئاسانە کاک هاوڕێ لەبەرەوەی مامۆستا یعنی احتیمادی یاخود پشتی بەستووە بەو موچەی کە هەیەی داهاتی تەنها ئەو موچە ینی ژیانی خۆی ڕێک خستووە بۆ بەخێوکردنی مناڵەکانی بۆ پێداویستیەکانی بۆ با بڵێن مامۆستا هەیە پێویستی بە داودەرمانە نەخۆشی هەیە لە ماڵەوە مناڵەکانی لەبەر خوێندنن پێویستی بە ئەو بڕەمادەیە فەرق و جیاوازیە لە ڕابردوو مامۆستا حەسیبە وای نەکردووە کە بۆ نمونە سێکتەری خوێندنی کوردی لە کەرکووکە پەشی بکەوە بایکۆت و داوام نەکردنی مامۆستایان هەبێت کاک هاوڕێ ئەگەر بایکۆت ینی سێری مۆزوعی بایکۆت کە چۆنە لە سلێمانی مامۆستایان بایکۆتیان کرد سەجا دەستیان خۆش بێ بەڵام مەترسی لە ناوچوونی زمانی کوردی نییە لێرە بەڵام لە کەرکووک ینی بەردەوام ئێمە وەکو کەسانی پەروەردە دەستمان لەسەر دڵمان بووە ینی بە هەموو ئازارانەوە چۆن ئەڵێ ئێمە دەستمان لەسەر برینەکانمان داناوە خوێنی لێ چۆڕا بەڵام وتومانە ئەگەر بێت و دەرگای مەکتەبەکانمان دابخەین ئەگەر بێت و بایکۆت بکرێ ینی ڕەنگە ئەمە بە هەل بقۆزرێتەوە و یەکسەر دەوامی عەربی بێتە ناو ئەو قوتابخانانە بۆیە ئەمە چ بۆ مامۆستایان و چ بۆ خوێندکارەکان و چ بۆ کەسوکاری خوێندکارەکانیش ئەمە مەرحەلەیەکی زۆر قورس بوو مەرحەلەیەکی زۆر سەخت بوو تەنانەت دوای لێ هاتبوو خەڵکەیت بۆچی مناڵەکەم بنێرمە بەر خوێندنی کوردی خۆوەتانێ دامەزراندن ینی کاتێک کە کۆلێژ سەواوەکە دانامەزرێ لەم ڕۆژە ئەو گرفتەش هەیە بە دڵنیایەوە من ینی وەکو ئاماژەم پێکرد حکوومەتی هەرێمی کوردستان لە بری ئەوەی وەکو شارەکانی تر حسابی بۆ ئەم کەرکووکە بکردایە کە قودس و دڵی کوردستانە بەداخەوە حسابی قەزایەکی بۆ کردبوو لەوەشە ئێمە مامان خورا بوو بەدڵنیایەوە قەدرمان لێکراوە اینجا ئەو معاناتانەی کە مامۆستایانی خوێندنی کوردی بەدەر لە لایەنە مادیەکە کە تووشیە بونچکە کاتێ تۆ ئەتەوێ مامۆستا پەیامە پیرۆزەکەی خۆی لە ناو پۆل بگەێنێ بە باشترین شێوە دیارە پەیامی مامۆستا تەنها فێرکردن نیە لە پێش فێرکردن پەروەردەی لەسەر شانە و لە پەروەردەش دیارە کۆمەڵێ بابەت لە خۆ ئەگرێ پەروەردەی نیشتیمانی لە خۆیەگرێ نەتەوەی لە خۆیەگرێ بە تایبەتی لەو ناوچە جێناکۆکانە کە ئێمە بەردەوام لە سڕا و ململانێ داین و بەردەوام ئێمە شەڕی مانوونەمانەکەین و لە پێناو قەزەیەکە ئێمە خەباتمان کردووە دیارە لایەنە لەسەر ئەوە هەڵوەستا ئەەکەم کاتێککە مامۆستا ئەچێتە ناو پۆل یعنی خەمی لە بژێوی ژیانێتی خەمی لە ماڵەوەیەتی خەمی لای مناڵەکانێتی خەمی لای کەس و کارەکەیەتی ینی قوتی مامۆستا بڕاوە کاتێک کە ئەچێتە ناو پۆل زهن و فکر و خەیاڵی ناتوانێت تەرخان کا 100% بۆ ئەو ماوەی کە لە بەردەسایەتی بۆ قوتابی خوێندکارەکانی کوردایەتی و نەتەوەیەکەش و چەنێ معاناتی هەیە بەتەکید ئەمانە ینی ئێمە تا نەتوانین مامۆستا هەموو ژیانی زامن بکەین هەموو ژیانی دابین بکەین و پێداویستەکانی دابین بکەین ناتوانین داوا لە مامۆستا بکەین کە یان ناتوانین ئەو مامۆستای بڵین مامۆستایەکی لە خەم ڕەخساوە ینی کە مامۆستا کە چۆن ناو پۆلەوە ئەبێ هەموو شتێک بداتە لاو یان هیچ کێشەی نەبێ بێکێشە بێ اینجا ئەتوانێت و پەیامی سەرشانی وەکو خۆی بگەێنێ دیارە لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە ئێمە لایەنە نیشتیمانی و نەتەوەی و ئینتیماکە وای لێمان کردووە تەحمل بکەین و مامۆستایان هەتا ئەم قۆناغیان تێپەڕانوە دیارە بەدەر لەمانە کۆمەڵێ هەنگاوی تر هەیە کۆمەڵێ خاڵی تر هەیە کە مامۆستایانی هەرێمی کوردستان نەیانتوانیوە لێی سوودمەند بن بۆ نمونە لە هەرێمی کوردستان کەرتی پەروەردە ناوبەناو یەکەی یان لە ڕێگای ڕێکخراوەکانەوە ڕێکخراوی یەکێتی مامۆستایان بڵێ یەکەی نیشتە جێبوون بۆ مامۆستایان کراوە یا زەوی دابشکراوە بە پێی خاڵبەندی دابشکراوە بۆ مامۆستایان ینی بەداخەوە کاتێک کە مامۆستایانی خوێندنی کوردی لە هەرێمی کوردستان موچەکانیان لەوێ داوای استحقاقی خۆیان کردووە لە پارچە زەویەک یاخود لە یەکەی نیشتە جێبوون یا شمولیوانی نەکردووە بەدڵنیایەوە وتویانە ئەمە شمولی ئێوە ناکا لەبەرەوەی ئێوە شوێنی لەدایک بوونتان مەسقەت ڕاستان کەرکووکە هەولێر نییە سلێمانی نییە ئەمە کوردستان نییە بە هەر حاڵ ئێوە شمول ناکە کاتێک حکوومەتی عێراق یاخود وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقی فیدراڵ
دێت زەوی دابەشەکە بەسەر مامۆستایە، دێت سولفەی عقاری ئەداتێ کۆمەڵی ئاسانکاری بۆکە، دێت پارەی بە قەرز ئەداتێ وەکو سولفە. دیسانەوە مامۆستایانی خوێندنی کوردی پێیان ئەوترێ ئێوە ڕاژەکانتان موچەکانتان لە هەرێمی کوردستانە داوای حەقی خۆتان لەوێ بکەن. یعنی سیرکە لە هەردوو جەژنەکە بوون. مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک زۆرترین غەدریان لێکراوە، زۆرترین خەڵکن کە بەغبوون بوو بێتن لە نێوان دوو وەزارەتە، ینی بە پێچوانەوە ئەبوایە ئەم دوو وەزارەتە هەر کەسە و بەهی خۆی بزانیا و زۆرترین خزمەتی باشترین خزمەت بکرانەیە بە پێچوانەوە. تەنانەت ئاسانترین شت کاتێک کە تۆ لە کەرکووک و لە ناوچە جێناوکان ئیشێکت هەیە لە فەرمانگەیەکی حکومی ڕۆتینە داوای کەفیلێکت لێکن بۆ نمونە مناڵێک دەچێتە زانکۆ لە زانکۆ ئەخێنێ خوشکێکت برایەکت برادێکت کەسێکت تو ناتوانانی بچی ببی بە کەفیلی ئەبێ بەدوای من ئەچم کەفالەت یەکەم بە سێرەکە کەفالەتەکەی ناخوا کەفالەتەکەی ناخوا ئەبێ تۆ بچی بەدوای فەرمانبەرێک بگەڕی کەسەر بە ینی ئەمەش بۆ لایەنە دەرونیەکەی مامۆستا ینی من مامۆستام ئەویش مامۆستا بۆ من قبول نیم ئەو قبول ینی لەوێشە هەستەکەی تۆ ینی فەرق و جیاوازیەک هەیە تۆ خۆت ینی وەکو ئەو نابینیت ئەمانە ئەو خاڵە نەرێنیانەیە کە عزیەتی مامۆستایی داوە و مامۆستا ینی بۆتە خەون کە ڕۆژێ لە ڕۆژان لەم کێشانە دەرباز بێ ڕۆژێ لە ڕۆژان بتوانێت هاوشێوەی مامۆستایانی هاوڕێیان لە ماڵێکا دوو خوشک دوو برا خوشک و برایەک یەکیان لەسەر مەرکەز یەکیان لەسەر هەرێمە ینی ئەو دوانە بەراوردی یەکەکەن جیاوازیەکان ئەتوانم بڵێ کۆمەڵی خاڵی زۆر کەم بێ کە جەناوە دامەژت پێدا لۆچە دەدەیان و بە سەدان خاڵی دیکەما بێ کە بێتە هۆکار بۆی کە ینی زمانی کوردی و خوێندنی کوردی لە کەرکووک بەڕاستی بێتە دواوە بەڵام ئەمە با تۆزە لە کێشە و گرفتەکان بینە دواوە و جەنابەت ینی دەست سەرجەم کێشە و گیر و گرفتەکان هەنگاوەکان وەکو جەناوی شت ئاماژەت پێدا لە ڕابردوو لە ڕێگەی فراکسیۆنی یەکێتی لە بەغدا هەنگاوی باشنراوە بۆی کە پارێزگاری بکرێت لە زمانی کوردی لە مامۆستایان و هەروەها لە خوێندکاران و لە فەرمانبەرانی ئەم بەشە. ئێستا کۆمەڵی هەوڵی جدی هەیە پێش ئەوەی حکوومەتی عراقی پێک بێ یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان و شاندی دانوستانکاری بە سەرۆکایەتی سەرۆکی یەکێتی باوجەلال تاڵەبانی کۆمەڵی هەنگاوی گرنگینا لەگەڵ لایەنە شیعەکان و عراقیەکان کاتێک کە حکوومەتی عراق پێکێنن پێویستە کۆمەڵێ ماف و امتیازاتی کورد هەیە لە هەرێمی کوردستان و لە ناوچە جێناکۆکان بدرێت. یەکێ لەوانە مەسەلەی زمانی کوردی و خوێندنی کوردیە لەو ناوچانە. ئێستا خۆشبەختانە کۆمەڵی هەنگاو هەیە و دوێنێ بینیمان کۆبوونەوەی سەرۆک باوجەلال تاڵەبانی هەبوو پێما بێ ئەمڕۆ یا دوێنێ بوو لەگەڵ وەزیری پەروەردەی عراقی و کۆمەڵێک هەنگاوی باشنراوە مژدەی خۆش لەو بارێ درراوە. چیە خوێندنەوە لەم بابەتە پێتان وایە ئەمە چارەسەری سەرجەم کێشەکانەکە یاخود ئەبێت چۆن بێ ئەجندای کارکردنی ئەم بابەتە بە تایبەتی بۆ زمانی کوردی مامۆستا حەسیبە؟ کاک هاوڕێ لە ئێستا و لە ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی داوە بۆ ئەوەی ئەم کێشەیە چارەسەر بکرێت. چارەسەری ئەم کێشەیە ئەبێت چارەسەرێکی جەزری بێت چارەسەرێکی بنەڕەتی بێ ئەویش تەنها لەوەیە خۆیە بینێتەوە کە ئەم مامۆستایانی کە لەسەر خوێندنی کوردین ڕاژەکانیان بگوازرێتەوە بۆ سەر بەغدا وەکو هاوڕێکانیان لەوێەوە موچە وەربگرن و لەوێەوە استحقاقی خۆیان وەربگرن. بەڵام لە ڕابردوو بە هەوڵی فراکسیۆنە کوردیەکان بە تایبەتی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو پەرلەمانی عێراق ئیمزا بۆ ئەم مۆزوعە کۆکراوەتەوە و قسە لەگەڵ تاک بە تاکی نوێنەرەکان کراو نوێنەری لایەنەکانی تر کە وەزعی مامۆستایانی هەرێمی وەزعی مامۆستایانی خوێندنی کوردیان بۆ شەرح کراوە کە مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک چەندە زەرمەندن لە کاتێکدا خزمەت بە قوتابخانەکانی کەرکووکەکەن ینی کەرکووک تا ئەم لەحزەی ئێمە قسەی تیاکەین یەکێکە لە شارەکانی عێراق و سەر بە حکومەتی ناوەندی فیدراڵە ینی تعاتوفێکیان کۆ کردەوە توانیان 125 ئیمزا کۆ بکەنەوە بۆ ئەوەی ئەم مەوزوعە لە پەرلەمانی عێراق بڵێ بەڵام بەداخەوە کاتێک کە دێتە سەر ئەوەی ئەم کەیسا لای وەزارەتی پەروەردەی حکومەتی هەرێمی کوردستان بەداخەوە ئەم بابەتە بە سیاسی ئەکرا و ڕێگر ئەبوو وەزارەتی پەروەردە بەدڵنیایەوە بڵێ نەکەرجاتێکرا نەخرێنە سەر بەغدا بڵێ ڕێگری ئەکرا لەوەی کە ئەم دۆسیەیە هەر لە دەست حکومەتی هەرێمی کوردستان بمێنێتەوە هەر لای وەزارەتی پەروەردە بمێنێتەوە ڕێگر بوون لەوەی کە بچێتە سەر حکومەتی ناوەند یعنی قسەکەم وازەحە بە سیاسی ئەکرا لە کاتێکدا گواستنەوەی مامۆستایان بۆ سەر حکومەتی ناوەند ئەمە بارێکی قورسی سەرشانی حکومەتی هەرێمی کوردستان سووکەکە لە کاتێکا کە قەیرانی
قەیرانی داراییە قەیرانی ئابوووریە تۆ موچەت پێ نادرێ ینی تۆ بەدیلت هەیە چەند هزار مامۆستا بوو خۆ مامۆستا حەسی بوتێ نزیکەی 10,000 مامۆستا و فەرمانبەر بڵێ بڵێ باری سەرشانی حکوومەت یاریمی کوردستان سووکەکە بەدڵنیایەوە سووکێکە بەڵام لەبەرەوەی بابەتەکە سیاسی بوو و بە تایبەتیش لە وەزارەتی پەروەردەکە لە برادرانی پارتی بوو نیەتێکی جددی نەبوو بۆ ئەم بابەتەوە هەموو کات هەوڵەکان بێسوود بووە ئەو نیەتە جددیە لە بەغداوەتان بینی بۆ ئەم بابەتە مامۆستا حەسیب بڵێ ئەی لە ناو پەرلەمانی عێراق کە ئیمزا کۆکرێتەوە کە کاری بۆ ئەکرێ و کە شەرحی ئەم مۆزوع ئاکرێتەوە ئەخرێتە بەرنامەی کاری پەرلەمانی عێراقەوە بۆ ئەوەی لەوێ خوێندنەوەی بۆ بکرێ ئەمانە هەمووی نیەتی جددیە بەڵام کاتێکە هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردەی حکوومەت هەرێمی کوردستان یاعازێکێدا ئەیوت ئێمە ڕازینی ڕێگری ئەەکەین دیارە ئەم دۆسێ و مەلەفانە ئەوان وەزارەتن بە دەرەجەی یەک لە وەزارەتە ئەمە لێرە هەوڵەکان فەشەلێنەوە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشبەختانە بێئومێد نەبوو و لە هەوڵەکانی بەردەوام بوو ئەوەی بینیمان لە سەروبەندی تشکیلکردنی حکوومەتە یاخود لە کاتی تشکیلکردنی کابینەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی فراکسیۆنی یەکێتی لە ڕێگای نوێنەرەکانمانەوە و لە ڕێگای ئەو لجنە تەپاوزیەی کە بۆ تشکیلکردنی حکوومەت لە بەغدا بوون وە خودی سەرۆک باپڵ ئەمە هەنگاوێکی زۆر گرنگە ئەمە ئەتوانم بڵێم هەڵوەستەی جددیکردنی لەسەر ئەم بابەتە خۆی لە خۆی نیشانەی خەمخۆریەتی بۆ کوی قەزیەکان نەک تەنها بەرژەوەندی مامۆستانی خوێندنی کوردی یعنی خوێندن بە زمانی دایک ئەمەی کە ئێستا ئێمە داوایەکەین داوامان کردو مامەڵەمان لەگەڵا بکەن بە پێی دەستور یعنی لە دەستور خوێندنی کوردی هاوشێوەی خوێندنی عەرەبیە زمانی کوردی هاوشێوەی زمانی عەرەبیە ئەم هەوڵەی هەڤاڵ بافڵ بەرز ئەنرخێنین و ئەتوانم بڵێم خەونی دەیان ساڵەی مامۆستایانی خوێندنی کوردی دێتە دی و یەک هینیەکەیە لە هەموو دنیاە کاتێکە مامۆستایەکە فەرمانبەرێکە موچەخۆرێک تەنسی بەبێت تەنسی بواتە بۆ ماوەیەکی کورتی مەحدود هەتا دوای ئەوە ئەگەڕێتەوە سەر کارەکەی یان بە تەواوەتی نەقڵە بێ بەڵام بۆ معلوماتی جەنابتان مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک و ناوچە جێناکوکان ماوەی 19 ساڵە تاکو ئەمڕۆ بە تەنسیبی ماونەتەوە یعنی ئەمە ڕەنگە هەر کەسێک گوێی لەمە بێ بڵێ نازام چی بڵێ نەچێ بەعقلێ بەڵام بەدڵنیایەوە 19 ساڵە مامۆستایانی خوێندنی کوردی تا ئەم لەحزەیە بە تەنسیب ماونەتەوە بەڵام ئەم هەوڵانەی کۆتایی و ئەم کۆبوونەوەی بەڕێز بافڵ تاڵەبانی لەگەڵ دکتۆر ئیبراهیم نامز ئەمە هەنگاوێکی زۆر دڵخۆشکەرە و ئەوەمان پێ ئەڵێت وەک هەمیشەیەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە خەمخۆری هەموو سێکتەرەکان ئەزانێ و خۆی بە خەمخۆری ئەم توێژە گرنگە ئەزانەیە کە هەمومان قەرزداری مامۆستاین زۆر باشە مامۆستا حەسیبە منەمێ پرسیارێک ئاراسە بکەم بەڵام دوای وچانێک دواتر وەڵام بەرەوە ینی ئەتوانین بڵین لە داهاتوویشی نزیکدا هەنگا و هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم بابەتە بە پراکتیشی لە ڕووی ینی ڕێکارە حکوومیەکانەوە چۆن ئەچێتە بواری جێبەجێکردەوە بەڵام دوای وچانێک دێمە خزمەت جەنابەت بەڵام بینەرانی بەڕێز وچانێک و دواتە بەرنامەی پانۆراما بەردەوام بێ لەگەڵتان.
دووارە ساڵتان لەبێت بینەرانی پانۆراما بەردەوامی لەگەڵتانە بۆ قسە و باسکردن لەسەر خوێندنی زمانی کوردی لە کەرکووک و هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەسیب عەبدوڵڵا دامی سەرکردایەتی یەکێتی دووبارە ساڵ لێ مامۆستا حەسیبە ئەوم پرسی ینی لە داهاتوویشی نزیکدا قۆناغەکانی ینی جێبەجێکردنی ئەم هەوڵانەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ وەزارەتی پەروەردەی عێراق چۆنە چێتە بواری جێبەجێکردنەوە میکانیزمەکە چۆنە پێویستی بە چییە ئاسانە قورسە؟ بەڵێ دیارە بۆ بابەتی ئاسانە قورسە ڕەنگە لەوە بوو بێتینەوە لەبەرەوەی لە کاتی گفتوگۆکانە کاک باپڵ ئەمەی لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی یەکلا کردوێتەوە کە بێ مەوزوعە کۆتایی بێت ڕێکەوتنی لەسەرکراوە ڕێکەوتنی لەسەرکراوە بڵێ دیارە ئێمە لە گفتوگۆکانمان لە پێش تشکیلکردنی حکومت یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێ مەرجی هەبووە ئەم مەرجانە هەمووی لە خزمەت کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە خزمەت خەڵکی ناوچە جێناوەکانە و لە بەرژەوەندی هەموو لایەکدا یەکێک لەو خاڵانە گواستنەوەی ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردیە بۆ سەر ناوەند ئەمە ڕێکەوتنی لەسەرکراوە بەڵام بۆ ئالیەت و چۆنیەتی میکانیزمی جێبەجێکردنەکەی دیارە هەر بەڕێزیان دوێنێ لە چاپێکەوتنیان لەگەڵ دکتۆری براهیم نامس ڕێکەوتون لەسەرەوەی کە لیژنەیەک پێک بێنن لە ڕێگای ئەو لیژنەیەوە ئەم دۆسیەی مامۆستایانی خوێندنی کوردی بە تەواوەتی لە دوای با بڵین تاوتێکردن و لە دوای کۆکردنەوەی ڕادستی بەغدا ئەکرێت ڕادستی لێژنەکە لە کێوشە پێگەل لایەنەکان چێنانی بەشدارەوەنتیە بۆ ئەوەیان لایەنی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بەدڵنیاییەوە ئەبێمە هەمانگی بێ لە نێوان هەردوو وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان من نازانم من بۆ خۆم ئومێ دەکەم وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر هاوکار بێ زۆر هەماهنگ بێ لەبەرەوەی مە ئەرکی قرس لەسەر شانی لا ئەچێ ئەو موچەی کە پێشتریدا بە مامۆستایانی خوێندنی کوردی ئەتوانێت بەکاری بێنێت لە پرۆژە لە کەرتێکی تر لە سێکتەرێکی تر یا موچەی خەڵکی تری زووتر پێ دابین بکە بارێکی قورسی لەسەر شان لا ئەچێ ئەگەر هاوکارش نەبێ و هەماهنگ نەبێ پێم وابێ ڕێگای تر هەیە ئەبێ ئەم بابەتە بە کۆتابگا و دەبێت مامۆستایانی خوێندنی کوردی لەم بارودۆخە ناموارە دەرباز بکە خۆی ڕێگاکە یاساییە ئەمەی کە ئەگەر ئەم هەنگاوە هەڵبندرێت لەلایەن حکوومەتی عێراق و مامۆستا حەسیبە بەدڵنیاییەوە یاساییە لەبەرەوەی ئاماژەمان پێکرد یانی ئەو مامۆستایانی کە خزمەت بەناوەندەکانی خوێندنی شاری کەرکووکەکەن خەڵکی ئەو شارن هەموو مەرجەکانیان تایە هاوشێوەی مامۆستایانی هاوڕێیانن لە زمانەکانی تر بۆیە بەڵێ مافی خۆیانە کە موچەکانیان لە بەغداوە بێ یاسایی و ئاساییە یاسایی و ئاساییە بەڵێ بەدڵنیاییەوە ئەم هەنگاوە ئەگەر ئینشاڵڵا لە داهاتوویشی نزیکدا ینی ڕێکارە یاسایی و هەروەها ئیدارەکانی جێبەجێ کرا توانین بڵین خۆناغێکی گرنگ لە خوێندنی زمانی کوردی لە کەرکووک دەست پێ دەکاو دەچێتە پێشەوە بەدڵنیاییەوە نەک هەر قۆناغێکی گرنگ ئەمە ڕاچڵەکانێکە بۆ خوێندنی کوردی تەکانێکی بەقوت ئەدا بە خوێندنی کوردی ئەوەی کە لە ڕابردوو خوێندنی کوردی سست کردبەوە تەواو تۆ هیچ هۆکارێک نامێنێ بۆ ئەوە یعنی ئەتوانم بڵێ مامۆستایان و خوێندکاران و کەسوکاری خوێندکارانش بە گڕوتینێکی ترەوە دێنە پێشەوە نەک تەنها لەبەر موچە و لەبەر ئیمتیازات بەڵکو لەبەر لایەنە نەتەوایەتەکەی لەبەر لایەنە نیشتیمانەکەی لەبەرەوەی ئێمە لە کەرکووکین چەقی ململانیەکان کەرکووکە چەقی ململانیەکان ناوچە جێناکۆکانە ئێمە بەدڵنیاییەوە ئەمە هەنگاوێکی زۆر باشە و تەکانێکی گەورە بۆ پرۆسەیەدا و پرۆسەی خوێندنی کوردی ئەتوانم بڵێم لە ئێستاشدا بەو هەموو کەم و کوڕیەوە توانیوێتی منافەسەیەک هەبێ لە نێوان خوێندکارانی خوێندنی کوردی خوێندکارانی خوێندنی عەرەبی و تورکمانی سریانی خۆشبەختانە ئاماژەم پێکرد بە هەوڵی دڵسۆزانەی مامۆستایان هەموو کاتێ یەکەمەکانی شاری کەرکووک ژمارەیەکی زۆریان لە خوێندنی کوردی خوێندنی کوردی ئەمە بەڕاستی مای خۆشحاڵیە ینی باست لە مەسەلەی پەروەردە و فێرکردن کرد بە دەرلەوەی کە ینی تۆ خوێندن ینی خوێندنی یانیتر ئاساییە لە خوێندنگەکانی زمانی کوردیە مەسلەی پەروەردە تا چەند کاریگەرە بێت لەم هەنگاوانەیە و جددیترە بن بە تایبەتی لە ڕووی مەسەلە نەتەوەی و نیشتیمانەکانەوە کە کورد لەوێ وەکو نەتەوە بوونی هەیە و زۆرینەیە بەڕاستی ینی کە تۆ لە بواری خوێندنی کوردیە هەنگاوێکی گرنگ بنیتە پێشەوە لە ڕووی پەروەردە و فێرکردنەکەەوە توانین مامۆستا زاڵتر بێ لەو ئاستایە بۆ پەروەردەکردنی جیل و نەوەیەشی نوێوە باشتر بۆ خزمەتکردن بە شارەکە و بە نەتەوەکی لە کەرکووکە کاگاوڕێ ئێمە باسی کۆمەڵی فاکتەرمان کرد کە ئەمانە
هۆکار بوون بۆ لاوەزبوونی خوێندنی کوردی دیارە تەنها باسی موچەمان نەکرد ڕاستە موچە فاکتەرێکی سەرەکیە بژێوی ژیانی مامۆستایانە بژێوی ژیانی ئەو خەڵکەیە ئەمە بە دەرەجە یەک بەڵام لەگەڵ ئەوەشا ینی من پێم وانە کاک بافڵ لەگەڵ وەزیری پەروەردە تەنها باسی گواستنەوەی ڕاژەکانیان کرد بێ باسی پڕکردنەوەی پێداویستەکانیان کردووە ینی ئێمە لە بیرمان نەچێ ساڵانە پەرتووکی بەردەستی قوتابی و خوێندکار کتابەکان کاتێ کە ئەگەیشتە دەست ئێمە کە ئەگەیشتە با بڵێن کۆگای کەرکووک ینی ماوەی مانگێ 2 مانگ خوێندن ڕۆی بۆ خوێندن دەستی پێکردبوو لە کاتێکدا تۆ ئەمە ئەبێ لە پشووی هاوینە ئەم پەرتوکە حازر بێ لە یەکەم ڕۆژی خوێندنەوە کە قوتابیە چێتە بەر خوێندن ئەبێ کتابەکەی لەبەردەست بێ و پەرتوکەکەی لەبەردەست بێ ئەمەش هۆکاری ئەوە بوو کە هەولێر و سلێمانی و دوهۆک و هەموو شارەکان حسەی خۆیانیان وەرەگرت و دابەشیانە کرد بەسەر خوێندکارەکانیان ئەوەی مایەوە چی زیاد مایەوە ئەیان نرد بۆ کەرکووک یعنی بزانە بارودۆخەکە چۆن بووە بە دڵنیاییەوە ئەم قۆناغانە هەمووی ئەبێتە ڕابردوو ئەم قۆناغانەتی ئەپەڕێ و ئێمە داوای دروستکردنی بینای تازاکەین و داوای نوێژەنکردنەوەی ئەو قوتابخانە سێکتەرەکە بێ بەگشتی هەموو شتەکانی بگرێتەوە نییە بەزیانی وەکو جەنابتەڵی گواستنەوەی ڕاژەکە نە تەنها گواستنەوەی ڕاژەکان نییە پڕکردنەوەی هەموو ئەو پێداویستیانەیە و هەموو ئەو فاکتەرانەی کە بووبوونە هۆکار بۆ لاوەزبوونی خوێندنی کوردی ئەبێ هەمووانە لە ڕێگەوە چارەسەر بکرێ و پێم وانە چارەسەرەکەشی ئەوەندە قورزێ بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو لە کاتی تشکیلکردنی کابینەی بەڕێز محەممەد شیع سوودانی و لە پێشتریش یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی زۆر کاریگەر و کارایی هەبوو ڕۆڵێکی زۆر عەقلانەی هەبوو و ماڵی مام جەلال وەکو سەردەمی سەرۆک مام جەلال هەمیشە کراوە بووە و لایەنەکان چوونە لەوێ دانیشتوونە چاویان بەیەکەوتۆ گفتوگۆ و مناقەشە و مفاوەزاتی خۆیانیان کردووە ئەمە ئەومان پێڵێ هەموو لایەنە عێراقیەکان خۆیان بە قەرزاری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزانن و خۆیان بە قەرزاری سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزانن لەبەر ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان توانی سیاسەتێکی حەکیمانە بەکاربێنێ و نەبووە هۆکار و فاکتەر بۆ پەرتەوازە بوونی ماڵی خەڵک بە پێچەوانەوە هەوڵی داوە ناو ماڵی خۆی ڕێک بخاوە ناو ماڵی کورد یەک بخە ئەمە ئەوەیە کە دۆستەکانمان لە بەغدا یاخود لایەنی شیعە و لایەنی سونە ئەتوانم بڵێم هاوکار و هەمانگێکی تەواون لەگەڵ خودی یەکێتی نیشتیمانی کوردستانە و بەڵێنیان داوە کێشەکان چارەسەر بکەن بۆ هیوایینکە کێشەکان وەکو جەنابتەڵی بەرەو چارەسەر بڕات تا چەندە گرنگە بەدەر لەوە ێسە بوون لەسەر ئاستی حیزب یەکێتی نیشتیمانی کوردستان کارێکی جدی کردو لەسەر ئاستی ینی سەرۆک وەکو بابڵجا تاڵەبانی خۆی لە نزیکەوە ینی بەدواداچوونی بۆ بابەتەکە کردووە لە ڕێکەوتنە چەسپاوەکان لەگەڵ لایەنە سیاسیەکان کاری بۆ کردو جێی کردوتەوە لەسەر ئاستی وزاری ینی وەزیرە کوردەکان و لەسەر ئاستی پەرلەمانی ئەندامە پەرلەمانە کوردەکان تا چەند گرنگە ئەوانیش هاوکار بن بۆ پاڵپشتیکردن لەم بابەتە مامۆستا حەسیبە بەدڵنیاییەوە ئەم بابەتە قۆناغە سەختەکە چارەسەر بووە قۆناغە سەختەکە ئەوەیە کە خودی کاک بافڵ گفتوگۆی کردووە و لەگەڵ یانە حیواری کردووە و قەناعەتی پێیان هێناوە کە دەبێ ئەم بابەتانە چارەسەر بکرێ بەدڵنیاییەوە فراکسیۆنە کوردستانیەکان لە پەرلەمانی عێراق ئەبێ هەموو هەماهەنگ بن و هەموو هاوکاری ئەم بابەتە بن لە بەرەوەی بەنەتیجە بە قازانجی هەموو لایەک ئەشکێتەوە عین تەنهامە خۆ مامۆستاکان تەنها مامۆستای یەکێتی نییە مامۆستای هەموو لایەنە سیاسیەکانی تایە ما خەڵکی بێلایەنی تایە خەڵکی غەیرە یەکێتی تایە ینی بەنەتیجە تۆ لێرە پرۆسەیەک ڕزگارەکەی بۆیە زۆر گرنگاوە ئەرکی ئەخلاقی و مێژووی ئەکەوێتە سەرشانی نوێنەرەکانمان لە بەغدا دەبێت پاڵپشت و پشتیوانی ئەم هەنگاوە بنێن و ئێمەش لەسەر کردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەدڵنیاییەوە پاڵپشتی لە هەنگاوەکانی سەرۆک باخوڵەکەین لەبەرەوەی خەریکە بەوادرەکانی بەدەر ئەکەوێت لە خزمەت کۆمەڵانی خەڵک و بە تایبەتی ئێمە باسی ناوچە جێناوەکان و کەرکووکەکەین تاوان ئەم بابەتە بەس بۆ کەرکووک نییە وەکو جەنابی شووتێ بۆ هەموو ناوچە جێناکۆکانە مادەی ١40ەوەی بەڵێ بەدڵنیاییەوە دیارە یەکێک لەو خاڵانی کە ڕێککەوتون لەسەری کار لەسەر جێبەجێکردنی مادەی ١40 بکرێت دیارە مادەی 140 باشکردنی دۆخی و ناوچانە شتکەوەی شەکە لە بەدڵنیاییەوە کە ئێمە بڕوای تەواومان بەوە هەیە کە بە دەستور مامەڵەمان لەگەڵ بکەن بەشێکی زۆری کێشەکانمان چارەسەر بێ و مادەی 140 هیچێکە لەو مادە ئەساسیانەی کە لە دەستوری عێراقدا چەسپیوە بە جێبەجێکردنی بەشێک زۆر لە کێشەکانمان هەر لە خوێندنی کوردی هەر لە زەویزاری کشت و کاڵی لە کۆمەڵێ بابەت ئەکەوێتە چۆنەڵێ ئەچێتە کەناری ئارامەوە و لەو
وەزعی لەو بارودۆخی کەتیایە بۆ دەربازە بێت. تاوان ئەم هەنگاوە ینی دڵخۆشیشی گەوری لە ناو کەرکوشیەکانە بەگشتی و چینی خوێندکاران و مامۆسایان و فەرمانبەران دروست کردبوو بەڕاستی چکە ئێمە ینی وەکو کورسات نیوز بە دۆدا چوومان هەبوو بۆ بابەتەوە چەند راپۆرتی کشوانە بوو لەسەری هەر لەسەر ئەو قسەی جەنابەت شتێکم بەبیر هاتەوە هەر دوێنێ لە سعات 8 دەقەکەم بوو ئەم کۆبوونەوەی بەڕێز کاک باپڵ و وەزیری پەروەردە ئیعلان کرا دیارە لە ڕێگای کورساتی عزیزەوە بە تەلەفۆن ئێمە مداخلەیەکمان کرد و قسەمان کرد لە ناو ئەواڵەکانە لە دوای ئەوە چەندین مامۆستا و بەڕێوەبەری قوتابخانە و خوێندنگاکان لە کەرکووک پەیوەندیان پێمانەوە کردووە یعنی نەیانەزانین چۆن خۆشحاڵی خۆیان دەربڕن یعنی من پێشتر وتومە خەونێک بووە لای مامۆستانی خوێندنی کوردی کە ڕۆژە لە ڕۆژان بتوان ڕاژەکانیان بگوازنەوە لەبەرەوەی ڕێگریەکان زۆر بوو بەڵام بە خۆشحاڵیەوە بە هەموو ڕەنگەکانەوە یعنی مەرجنیە تەنها مامۆستایانی یەکێتی مامۆستای تریشی تیا بووە زۆر ئەم هەنگاوی بەرز نرخاندووە و دەستخۆشی لە خودی یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی سەرۆک باپڵ کردووە دڵخۆش بوون پێی بەدڵنیاییەوە بەدەر لەوەی کە ئەم هەنگاوە زۆر گرنگە ینی بۆ زمانی کوردی ئەتوانین بڵین لە داهاتوویشی نزیکدا کە جێبەجێ کرا ئەم بابەتە هەم سیقەی مامۆستا بە خوێندنی کوردی زیاترە بێ هەم سیقی خوێندکار و خێزانە کوردەکانیش بە خوێندنی کوردی زیاترە بێ هەم کوالیتی خوێندنی کوردیش بەرەوباشیە ڕاو لە ئاسی زانکۆ و پەیمانگەکانیشە ئەمە ئەگرێتەوە بابەتە مامۆستا حەسیبە بەدڵنیاییەوە ئەوەی ئێمە باسمان کرد هەمووی ئاسەواری ئەو قەیرانە داراییە بوو لەسەر خودی مامۆستا ئاسەواری ئەوەی کە موچەکەی لە کاتی خۆیان وەرناگرت سەواری ئەوەی کە موچەکەی لێبڕابوو کرابوو ینی بەداخەوە چەندین خەڵک لە کەرکووک تووشی گرفتی زۆر گەورە بوو ینی خانوویەکیە بوو کەتیایە نیشتەجێ بوو ناچار بوو خانۆکەی بفرۆشێ ناچار بوو سیارەکەی بفرۆشێ ینی من خەڵکە زانم لە دەوروبەری خۆم بە حکمیەوەی من خۆم مامۆستام هەموو ساڵێ سیارەکەی ئەگۆڕی بۆ سیارەیە خراپتر بۆ سیارەیە هەرزانتر بۆ سیارەیە بچووکتر لەبەر ئەوەی کە بڕێک پارەی بۆ بمێنێتەوە بتوانێت ئەو ساڵە خوێندنی مناڵەکانی هاتووی مناڵەکانی یاخود بۆ هەر بابەتێک بتوانێت ئەمە بکە یعنی تۆ کە ئەمانە نەما ئیتر بەدڵنیاییەوە ئەو سیقەیە دروستە بێ ئەو متمانەیە دروستە بێ یعنی تر پێم وایە لە کەرکووک و ناوچە جێناوەکان ئەوەندە خەڵک گلەیی لە حکوومەتی یاریمی کوردستان ناکا بڵێ بۆ خەریجەکان دانامەزرێنێ و کاتە ئێمە حکوومەتی عێراق چۆن دامەزراندن دێ بۆ کەرکووک کوردیش تەقدیمەکە عەرەبیش تەقدیمەکە دیارە لەسەر و لە ماوەی 5 ساڵی ڕابردوو لە سەردەمی ئەم پارێزگارە بە وەکالەتە ڕۆڵێکی زۆر خراپی هەبووە بەڵێ کورد نەیتوانی وەستحقاقی خۆی وەرگێ لەبەرەوەی کورد لە کەرکووک هەموو هەڵبژارنەکان سەلمانویەتی کە لە 150 زیاتری ئەو شارە کووردە دەبێت دامەزرانەکانیش پشکی شێر بەرکورد بکەوێت بەڵام بەداخەوە ئەم پارێزگارە ئێمە قسەی خۆمانمان کردووە کە چەندە کەسێکی گەندەڵ و خراپ دەسەڵاتەکانی بەکارهێناوە بەڵام خۆ ئەمە تا کۆتایی دنیا بەم شێوەیە نابێت لەگەڵ چارەسەرکردنی کێشەی خوێندنی کوردی بە دڵنیایەوە کێشەی دامەزراندنش چاکە بێ و کورد ئەتوانێت استحقاق و پشکی خۆی وەرگێت. زۆر سوپاس بۆ مامۆستا حەسیب عەبدوڵڵا دامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە بەرنامەی پانۆراما لە ستودیۆ لەگەڵمان بوو. سوپاس دەکەم مامۆستا حەسیب. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا ئێوە ژەمیشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.